مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری و وەفدێکی یاوەری ناوچەی خۆشناوەتی سەر بە ئیداری ڕاپەڕینی بەسەر کردەوە لە میانەی سەردانەکەیدا لە ئێوارە کۆڕێکدا لە ناحیەی سەر و چاوە وتەیەکی پێشکەش کرد. لە میانی وتەیەکیدا تیشکی خستە سەر بارودۆخی سیاسی کوردستان و ناوچەکە و جیهان. وتی حکومڕانان دەسەڵاتەکانیان قۆڕخ کردووە و وتیشی پشتگیری برا فەڵەستینیەکان بە ئەرکێکی دینی و ئینسانی و نەتەوەیی دەزانن. حکومڕانانی ئەم ڕۆژگارە دەسەڵاتەکەیان بەکاردێن بۆ قۆڕخکردنی هەموو شتێک. زۆر من خەڵکی کاسب دێ بۆ لام ئەوی دەوازینێکی هەیە شتێکی هەیە مەسنەعێکی شتێکی ئەوەی هەیە دڵە نایڵن کەسابەتەکەین دەڵێن دەبێ پشکمان هەبێ لە هەموو شتێکدا شەریک بن ڕێی کەسابەتیان نێشتوێتەوە. ئیبن خەلدون ڕەحمەتی خوای لێبێ مێژوونووسی ناودار وەختی خۆی گوتوویەتی هەر کاتێ حکومڕانان بوونە بازرگان وڵات کاول دەبێت. حکومڕان کە دەبێتە بازرگان جا کابرا ئێستا وا پێناچێ بازرگان بێ نە بەڵام خەڵکی ڕاستباردووە کەسابەتەکەی بۆ دەکەن. حکوومەت و دەسەڵاتدار کە دەبێتە بازرگان هەموو وەسیلەکانی بەدەستەوە ڕێی کاسبی بە خەڵکی دیکە نادا. ئەتا بۆتان دەکرێت بە هەر شێوێک لە شێوەکان پشتگیری موسڵمانانی فەڵەستین بین هەموو هەم ئەرکێکی شەرعیە و هەم ئەرکێکی ئینسانیە و ئەرکێکی بەڕاستی نەتەوەییشە. ئێمە ئەگەر ئێستا پشتگیری موسڵمانە فەڵەستینیەکان نەکەین بە دوعایەکی خێریش بێ بە هەر شێوەیەک بێ معنە بەزەڕ بەسەر خەباتی ڕزگاریخوازی خۆشمان دادەهێنین ئێمە ژۆ توخۆی وەکوان بووین. بەرپرسی ئەنجومەنی سەرچاوەی کۆمەڵی دادگەری دەڵێت ئامانجی سەردانەکەی سەرۆکی کۆمەڵ و وەفدەکەی بەسەرکردنەوە و چەند سەردانێکی کۆمەڵایەتی و سازدانی ئێوارە کۆڕێک بووە بۆ لە نزیکەوە ئاگادار بوون لە بارودۆخی ناوچەکە و جیهان. کۆمەڵێک حوزرەی بەسەر کردەوە چەند ماڵێکی ڕیشسپی و پیا ماخۆڵ و ماڵێکی لە شەهیدانی بەسەر کردەوە دواتریش کۆڕێکی جەماوەری هەبوو لە بینای ئەنجومەن لە سەر و چاوە. سوپاس بۆ خوای گەورە خەڵکێکی باش بەشداری کرد و بۆ مامۆستای بەڕێز تیشی خستە سەر چەند مەسئلەیەکی پێویست کە لەم ڕۆدا زۆر زەرور بوو بۆ ئامادە بووان. بەڕاستی هاتنی مامۆستا لە جێی خۆیدا بوو لە ئانوساتێکی یەکجار پێویستدا بوو بڵێ لەبەرەوەی لە هەم لە بارودۆخی ناوخۆ مامۆستا تیشکی خستە سەر بارودۆخی ناوخۆ واقعی ئێستامان لە ڕووی ئابووری لە ڕووی کارژێڕی لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی بەڕاستی حتا لە ڕووی دەرونی. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بەردەوام لەگەڵ خەڵک تێکەڵە و لە خۆشی و ناخۆشیشدا بەشدارە لە ڕێی وتە و کۆبوونەوە جەماوەریەکانیشەوە سەرنج و هەڵسەنگاندنی دروست و واقعی لەسەر کێشە و کەم و کوڕیەکان بە کادیرانی پارتەکەی و ڕای گشتیش دەدات. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ناحیەی سەر و چاوە.